خاتو دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی زۆرێک لە خانمانی دووگیان ترسیان لەوە هەیە کە سەردانی پزیشک بکەن بۆ چارەسەرکردنی ددانەکانیان لە چ کاتێکیشدا زۆر گونجاوە کە خانمان سەردانی پزیشکی ددان بکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی لە دەم و ددانیاندا هەیە. دەستخۆش بێ زۆربەی ئافرەتان نەک بەس ئافرەتان هەر خەڵک بە عەوامی خەڵکی ما حەزی لە دکتۆری ددان نییە و حەزیشی لێ نییە وێ چارەسەریەکانی دەم و ددان وەربگریتن و ئافرەتی دووجیانیش ترسەکەی زیاتر لەوەیە ئایا ئەو چارەسەریانەی ئاو خۆت ئەو بەنجەی بەکاری دێنین یا خۆت ئەو پرۆسانەی کە لە بۆی ئەنجام درێت لای پزیشکی دانەوە زەرری لە بۆ کۆرپەکە یان خۆ زیان بە گۆرپەرەکەی بگەێنێتن لەبەر ئەوە زۆرێکیان چارەسەر ناکەن تا کێشە و گرفتەکانیان زۆر دەبێتن و یعنی کو بڵێن زۆر ئەزیەتی دەداتن دووقات دەبتەوە زۆر ئەزیەتی دەدا و کاتە دێ سەردان دەکە کەمەش هەڵەیە پێویستە ئێمە ئەو شتە لای ئێمە نییە لە هەموو وڵاتە ئەوروپیەکان و هەروە لە ئەمریکا و لە هەموو زۆربەی جێیەکان ئاوایە پێش ئەوەی کەوە ئافرەتەکە پلانی ئەوەی هەبێتن کەوا دووجیان بێ پێویستە سەردانی پزیشکی ددان بکات بۆی پشکنینێکی تەواوی دەودانی بکاتن هەر کێشە و گرفتێکی هەبی بۆی چارەسەر بکرێت بەر لە دووجیان بوون بەرەوەی دووجیان بێ بۆ ئەوەی لە کاتی دووجانی هەم تەندروستی سەلامەت بێتن هەم لە بۆ کۆرپەرەکەش ینی بۆی بتوانێت دووجیانەکەی بە شێوەیەکی تەندروست تێبپەڕێنێتن. زۆر باشە کەواتە وەکو پزیشکێکی ددان لە کامە مانگ خانمان دەتوانن سەردان بکەن ئایا سێ مانگی یەکەم سێ مانگی ناون یاخود قۆناغی کۆتایی ئەگەر هاتوو کێشەکانی درێژخایان نەبوو دوای دێنە سەر ئەوەی کە کێشەکانی درێژخایانە و ئازارەکەی کوتۆ پڕ دەست پێ دەکات. زۆر باشە بەخۆی باشترین ماوە لە بۆ سەردانیکردنی پزیشکی ددان سێ مانگی ناوەڕاستە لەبەر ئەوەی سێ مانگی یەکەم کۆرپەرەکە دروست دەبێت لە گەشەکردندا لە دروستبووندایە باشترین ماوە بۆ سەردانیکردنی پزیشکی ددان لە ئافرەتی دووجیاندا ماوەی سێ مانگی ناوەڕاستە کەواتە ینی مانگی 4 و 5 و 6 لەو مانەدا هیچ زیانێک بە کۆرپەرەکە ناگاوە بۆ ئافرەتەکەش زۆر ئاسوودەیە لەو کاتەدا ینی چارەسەریەکان وەربگرێت لەبەر ئەوەی لە سێ مانگی ئاخیری سپڕیەکەی زۆر گەورە دەبێت قەبارەکەی گەورە دەبێتن ئەو ئافرەتە ناتوانێتن بۆ ماوەیەکی درێژ چارەسەر وەربگرێتن توانای نامێنێتن کێشەی هەناسە و لەوانێت تووشی لەبەرەوەی قەبارەی کۆرپەکە گەورە بۆ زەختێکی زۆر دەکاتە سەر سنگ و لای هەناسە و ئەوانەی کێشەی بۆ دروست دەکاتن و هەروەها لە سێ مانگی یەکەمیش لەبەر ئەوەی بەنجەکە دەگوازرێتەوە بۆ منداڵەکە باشتر وایە باشترین کاتیش سێ مانگی ناوەڕاستە سەردانی پزیشکی ددان بکاتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی